الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. برزان رب العالمين لكوتاءات سورة الحجرات جمار هجدد فرمي إن الله يعلم غيب السماوات والأرض والله بصير بما تعملون. بالخوش وسان لدواي كومالق للتوجيهات لسورة الحجرات لا تقدم بين يدي الله ورسوله، لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي، إن جاءكم فاسق بنبأ فتبينوا، وهروها وإن طائفتان من المؤمنين اقتتلوا، وهروها لدواي أبي إنما المؤمنون إخوة، لا يسخر قوم من قوم عسى، لدواي أبي اجتنبوا كثيرا من الظن ولا تجسسوا ولا يغتب بعضكم بعضا، لدواي أبي كوا ميزان حقيقي لبو هالصنقاندني خلشي كوا إن أكرمكم عند الله أتقاكم، لدواي أوا كباسي لإيمان وإسلام كر كوا لسرتادا إنسان مسلمان دبي باشان بكردوت ساكان إيمان لدلو دلون دادا مزري ئیتر ئیمانداری ڕاستەقینە ئەو کەسانە کەوا ئیمانیان بە ئەڵڵا تەعاڵە و پێغەمبەرەکەی هینیان سڵاو سەلەم شەک و گومانیان نییە بە درێژایی ژیانیان و جیهاد دەکەن لە پێناوی ئەڵڵا تەعاڵە بە ماڵیان بە نەفسیان. ئەو جا خوای گەورە سوبحانەهو وتەعاڵە پێمان دەفەرمی ئین الله یعلم غیب السماوات والأرض. ئەو تەوجیهاتانە بە تایبەتی و ئەو دینە بەگشتی لەلایەن ئەڵڵا تەعاڵاوە هاتیە، ئەو زاتەی کەوا یعلم غیب السماوات والأرض، ئەوەی پەنهان و نهێنیە لە ئاسمانەکان و لە زەوی دەیزانی، کەواتە سەرەڕای شتە ئاشکراکان کەوا لای خوای گەورە معلومە سوبحانەهو وتەعاڵە، ئەوەی پەنهان و نهێنیە لە ئاسمانەکان و لە زەوی ئەڵڵا تەعاڵە پێی ئاگادارە. والآياتی دریش خوای گەورە دەفەرمێ قل لا يعلم من في السماوات والأرض الغيب إلا الله. پێیان بڵێ ئەوەی کەوا لە ئاسمانەکان و لە زەویدان، ئەوەی هەر کائینێک بی لە ئاسمانەکان و لە زەویدا بە ئینس و بە جین و بە مەلائیکەت و بە هەموو مەخلوقاتی تر، ئەوەی لە ئاسمان و لە زەوی هیچ هێچیان غەیب نازان تەنها ئەڵڵا نەبی، هیچ هێچیان غەیب نازان تەنها ئەڵڵا تەعاڵا نەبی. هەتوو حەقەتیش زۆر خۆشەویستترین مەخلوق لای ئەڵڵا تەعاڵا پێغەمبەرە صەڵی الله عەلەیه وسەلەم. ئەویان خوای گەورە فەرمان پێکرێکەوە بڵێ ولا أعلم الغيب، غەیب نازانم. کەواتە هەر کەسێک ئیدعای غەیب بکە ئەوە دیارە درۆزنە لەو ئیدعای کەوا ئەوەی غەیب دەزان تەنها ئەڵڵا تەعاڵە. بەڵێ پێشبینی شت دەکرێت، پێش تەوەقوع دەکرێت، بەڵام بڵێ وا دەبی وا دەڕوا ئەوە تەنها ئەڵڵا تەعاڵا دەیزانی. ئیتر ئەو شەریعەتە لای ساتێک کاتێکەوە پەنهانیەکانی ئاشکرا و پەنهانیەکان ئاسمانەکان و زەوی دەزانین کەواتە لەسەر ئەو ئەساسە ئەو شەریعەتەی لە بۆ گۆڕەوان کردیە دەبی چ عەزەمەتێکی تێدا بێ، چ نەفعێکی دنیا و قیامەتی تێدا بی. و غەیری ئەڵڵاش هیچ کەسێک ئەو سیفەتەی نەتاوەکو شایانی ئەوەی بشەریعەت دابنێ، یاسا دابنێ و بەرنامە دابنێ لە بۆ بەشەریەت. و هەروە ئەو زاتە بەصیر بما تعملون. ئیتر کە خوای گەورە منهەج و شەریعەتی ناردیە چاودێریشتان دەکا. ئەڵڵا تەعاڵا بەصیرە، بینایە، دەتان بینی، نەک هەر کار و کردەوە زاهیرەکانتان، ئەوەی ناو دڵ و دەرونیشتان دەبینی، پێ ئاگادارە. کەواتە بەڕاستی لە ئاەتی ئەخیر ئاوامان پێ دەفەرمی کەوا قەدر و قیمەتی ئەو شەریعەتەی بزانین کە لەلایەن ئەو زاتەوە هاتی کەوا یعلەم غەیب السەماوات والأرض، و هەروەها ئاگاداری کار و کردەوە و ناو دڵ و دەرونیشمان بین لەبەرەوەی ئەڵڵا تەعاڵا بەصیر بما تعملون. لەسەر ئەو ئەساسە تەقوا ناو دڵ و دەروونمان دروست بێت، هەوڵ بدەین ئیخلاص ناو دڵ و دەروونمان دروست بیتن، کار و کردەوەکانمان بەو شێوەیە بیتن کە ئەڵڵا تەعاڵا ناو مەعسیەت و ناو شتێک نەمان بینی کەوا لە نەتیجەدا ببتەمایی تووڕەبوونی ئەڵڵا تەعاڵا لێمان، بەڵکو ئەو کار و کردەوان ئەنجام بدەین کەوا ئەڵڵا تەعاڵا لێمان ڕازی بی و لە نەتیجەدا بەختەوەری دنیا و قیامەت بین. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين.